بە تەڵتینکردن قواری هەرێمی کوردستانە کەوێتە مەترسیە عێراق نازانە شتێکی ناوی هەژماری بنە مەسرور خەڵکی نرد مەسەلە وەفدی ناردوانەوتی حەلم کرد هاتەوە بێ حەل هەمویان بێکەوە پاوەڵ تاالبانیان ناروتیان با بڕات حەلیکە ڕۆژ هاتەوە هیچی حەل نەکرد جاران نەما پارتیوێکێتی بە کوردی جنێو بە عێراق بدەن بە عەرەبی وەسفیکەن پارە ناچێتە ناو بەنکە حکومیەکان ئێمە 72 بەنکی حکومیمانە هیچ پارەیان نییە لە پارەی خەڵکی تایە لە پارەی حکوومەتی تایە نەوت وەزیری نییە وەزیری کارەبا ئەیباتە ڕێوە لە 2003 4000 مێگاواتیە بووە ئێستا ئەمڕۆ ئینتاجی عێراق 28000 مێگاواتە هەمووی حکومیە پاڵاوگە بای 3-4 میلیارد دۆلارە نێچیروان بەرزانی بە 1 ئەیفۆر فرۆشتێکات بە بەلاش حکوومەتی عێراقی چۆن ڕازی بوو بۆمە حکومەت عێراقی لا حول ولا قوة ئیسە ممثلەیەکی لە هەرێمی لە بەغدادە ناوی ممثلەی ئەقلیم کوردستانە ئەم ممثلەیە ئەبێ هەموو کورد هەوڵدا نەمێنێت تەڵتین سەر ئەگرێت لایەنی معارەزە بۆ بچێتە پشت مەسرور ئەوە ئیخاتە مەترسیوە خەڵک هەیە هێزی ئەمنیە تەلەفۆنی بۆ من کردەوە توێتی بزان کەسە ناسی لە حەجی شعبی بکەیت لە حەزی شعبی ئەوەی قسە بە تەڵتینەکان موچە بە تەڵتین مەسەلە من و تۆ بیری لێکەنێن دەسەڵات بگرێتەوە بۆ حکوومەت بۆ کام حکوومەت نییە کێشە ئەوەیە حکوومەت خۆی قاچاقچیە بەڕێزان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکان ساغ و سەلامەت بن خۆشەویستان ڕۆژ دوای ڕۆژ پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد ئاڵۆز و ئاڵۆزتر دەبێت گرفت و کێشەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بە چارەسەر نەکراوی دەمێننەوە گرفتی نەوت گرفتی موچە گرفتی بێئاوی گرفتی بێکارەبایی هەموو ئەم شتانە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە هاوڵاتیان بە چاوی خۆیانەی بینن بۆ گفتوگۆکردن لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کەیسی نەوت و ڕادەستکردنی نەوت بە حکوومەتی عێراقی لەگەڵ بەڕێز کاک دکتۆر غالب محەممەد قساکەین سەرنجی ئەوان وەرەگرین بزانین جەنابیان ڕایان چییە لەسەر بەتایبەت کەیسی نەوت کاک دکتۆر بەخێراتی سپاس کاک دکتۆر سەرەتامەیە بپرسم ئەم پەیوەندیانەی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا بۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان پەیوەندیەکان تا ڕادەیەک خراپە وەکو حکوومەت پەیوەندیەکان خراپە بەڵام پەیوەندی شخصیەکان هیچ کێشەیەکی تیانە و هەمیشە دەست لە ملانی یەکترن بەڵێ سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی خۆشەویستان طبعاً ئێمە ئەوە بزانین دەسەڵاتی هەرێم مەسلەی کۆمپانیاکان و مەسلەی نەوتی زۆربەی گواستۆ بۆ بنەماڵەی لە مەسلەی دەسەڵات و حزبوانە دەرچووە جاوەکو جەنابەت باس کرد یەکەم پرسیارەتەوە بوو کە ئایا بۆ شخصیەن وەزعیان باشە عامەن وەکو دەسەڵاتی هەرێم وەزعمان خراپە شخصیەن ئەوەیە کە لازم ئەگەر جەنابەت تۆزێ وردەکار تەعامل بکەین لەگەڵ بابەتەکان هەرچی کۆمپانیای کوردی هەیە کە نزیکن لە بنەماڵەکان و نزیکن لە ئەحزابی حاکمە لە ئەقلیمی کوردستانە هەمویان ئێستا لە عێراقا ئیش ئەکەن یعنی بۆ زانیاری جەنابەت وزارەتی ئاوەدانکردنەوە لە عێراقا زۆرترین پارەی بۆ سەرف کراوە لە ماوەی ئەم 3 ساڵە لە موازنەی 3 ساڵیەکە تقریباً ساڵی وا هەیە 2 تریلیۆن و 700 ملیار دیناری بۆ سەرف کراوە ئەو کۆمپانیانەی کە ئیشەکەن 180 کۆمپانیای کوردیە کوردی ئەوە نییە بەمانای ئەوەیە کورد بێ بەمانای ئەوەیە کە خاوەنددارێتەکەی بۆ هینەکەڕێتەوە بۆ بەتایبەتی بۆ پارتیە گەڕێتەوە کۆمپانیان هێناوە بە ناوی کۆمپانیای کۆری بەڵام دوای وردبینی ئەەکەی سیرەکەی کۆمپانیایکە نزیکە لە کۆمپانیەکانی ستێر گروپ و کۆمپانیەکانی تر لە بواری نەوتە مەسەلە لە بواری نەوتە کارگروپ دەیان مەشارعی هەیە لە بەغداد و لە بەسڕە و لە کەرکووک و لە شوێنەکانی ترە کە ئەمە بەڕاستی ئەگەر تۆ بێی دیراسی بکەی بۆ لەوێ هەیەی مەسەلە بۆ کارگروپ بۆ حەڵاڵ بێ ئیش لە بەغداد بکە بۆ ئەگەر مۆزەفێکی سادە موچەکەی لەسەر عێراق بێ حرامە کاک دکتۆر بەڕای تۆ خراپە کۆمپانیای کوردی لە بەغداد و جنوبی لە من پێم باشە بەڵام پرسیارەکەم ئەوەیە بۆ ئەم ئزدیواجیە یعنی من یەک کیسە مەسەلە تۆ ستێر گروپی مەسرور بەرزانیە باشە مەسرور بەرزانی کە من یەکی هاوڵاتی کە من وەکو غالب ئەڵێم با موچەخۆرانی ئێمە موچەکەیان تەوتین بێ لە عێراق پارەکەیان بدرێت دەیان پێیج و سایت و ڕۆژنامەنووس و قەڵەم فرۆش و پەرلەمانتاریان و کادریان دەسەکەن بە قسەکردن بە منەڵێن کاکە غالب جاشە ئەوەشی داوای تەوتینەکە جاشە بەڵام مقابل ئەوە کۆمپانیای ستێر گروپ ئیشەکا لەوێ
کارگروپ ئیش ئەکالەوێ سەلاحەدین ئیش ئەکالەوێ ئەحمەد ئیسماعیل ئیش ئەکالەوێ ئەمانە بۆ ئەنجا عقودەکانیان هەمووی عقودی مبرەمەیە یعنی عقودێکە مەسەلە ئەحمەد ئیسماعیل مەشاریعی کردێتەوە لە بەغایە محەطەی تەولیدی داناوە ئەڵێ ئیش بکە و ئیش نەکاتەوە بێ پارەم بیتی غاز بێ و غاز نەبێ بێتەوە پارەم بیتی محەطەکەیشی کە دروستی کردووە بە پارەی خۆی دروستی نەکردووە قەرزی کردووە لە بانکی مرکزی عێراق یعنی تۆسێکە بە پارەی عێراق هاتۆ محەطەی دروست کردووە محەطەکەی داناوە ئەڵێ محەطەکەم ئیش بکە و ئیش نەکاتەوە بێ پارەم بیتی ئەمە ئەگە واستە نەبێت چی ئەیکە مەسەلە کارگروپ حەقی نەوتیە دەنێ ئیشی تیا بکە حەقی نەوتی پێدەن و عقودی مبرەمەیە باش ئەمە ئەگە واستەی نەبێت چی ئەیکە یعنی تەسەورەکەی کاک دکتۆر ئەم پەیوەندیەکان پەیوەندی شخصین زیاتر نەک ئەگەر ئەم پەیوەندی شخصیانە هەرچەندە لە ماوەی ڕابردووە هەندێک جار وتویانە کە موچەکە ڕاگیرا کە بودجەی هەرێمی کوردستان ڕاگیرا فڵان بەرپرسەردانی ئەوەیە کرد جۆرێک لە جۆرەکانە بوو بە دەستکەوتی کاک فڵان و کاک فڵان کە دوای سەردانەکەی کاک فڵان بۆ بەغداد ئەوە موچەکەمان پێگەیشت تەسەورەکەی تایسا و پەیوەندی شخصیانە نەخرابێتە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە عێراق پێش ئەوە ینی پێش چەند ساڵێک لە کاتی عادل عەبدولمەهدی و تا ڕادەیەک لە کاتی کازمیش هەوڵی ئەدا یعنی کێشەکانی سیاسی چارەسەر بکە لەگەڵ عێراق لەگەڵ هەرێمە ینی لەبری ئەوەی موازنە دەوری هەبێ لەبری ئەوەی نازانم چی دەوری هەبێ لەبری ئەوەی اتیفاقی فەنی دەوری هەبێ لە مەسەلەی نەوتە ئەیویست بەچی حەلیکا بە سیاسی هەرێمیش حەزی لەو بەزمە بوو هەرێم حەزی لێ بوو تەبعاً با من نمونەیەکی دەمێ فواد حسێن موازنەی بۆمان ناردووە وەزیری دارایی عێراق بوو ڕێژەی هەرێمی کوردستان لە 17% کردبووی بە 12.67 ئێمە هەمومان معارەزە بوتمان کاکە بۆ ئەو ڕێژتان کوردەکان بەڵێ بۆ ڕێژتان کەم کردوەوە ڕێژە زۆر دابەزیە ئەوە ناگەینێ بەس لە موازنە مەسەلە لە پۆلیسە ئەوە نەئەکا لە کارەبایە ئەوە نەئەکا لە سوتەمەنیە ئەوە نەئەکا لە پارەی گەرمە ئەوە نەئەکا لە پارەی دەرمانە ئەوە نەئەکا لە جنسیە ئەوە نەئەکا جنسیەت بۆ ئەنێرن لە جەواز ئەوە نەکە ئەم ڕێژە زۆر خراپەوە داتاناوە برادێک ڕێک وای وتی فواد حسێن و توێتی ئێوە ئەمە با بڕوە تەبیعیە من خۆم دوای ڕێکە کەوم لەسەر شتێک کاتە گرنگ نەبووە بەلایوەچی تەثبیت دەکرێت گرنگ بووە لەلایە بە سیاسی حاڵەتەکە بە سیاسی بەڵام ئێستا سیاسی نەماوە یعنی تۆ سەیکە مەسرور خەڵکی نارد مەسەلە وەفدی ناردوانە وتی حەلم کرد هاتەوە بێحال هەمویان بێکەوە باوەڵ تاالبانیان ناردوتیان با بڕات حەلیکە ڕۆشت و هاتەوە هیچی حەل نەکرد لەبەرەوە حەلکردن ئەو ئێستا لە عێراقا حەلکردن دەبێت بە قانونی و بە فەرنی و بە پێی قەراراتی محکەمەی ئیتیحادی و بە پێی قانونی موازنە بێ ئەنی کابینە دوای کابینە ئەمە بابەتە تونترە بێتەوە ئەبێتە تونترە بێتەوە و ئەگەر ئێستا هەرێم ڕێک نەکەوێ تەسەوڕ بکە شتی تر ڕوو بدات تەسەوڕی ئەوە بکە شتی تر ڕوو بدات هەر زمانی ڕێککەوتنەکان جیاوازە ئێستا یعنی کاتی خۆی کە ڕێککەوت نەکرا دوو کەسیانە چوونە شوێنێک مەسەلە دوو قیادەی سیاسی قیادێکی پارتیات و قیادێکی جێتیات و یەکێک لە ئیطار و یەکێک لە نازانشی کوێوە بوون و بڕارێکیانەدا کە پامە بڕوە بەسێساوە ناڕوە نە ناو پەرلەمانە ئەڕوە نە لە محکەمەی ئیتیحادی ئەڕوە حتا لەناو ئەنجومەنی وەزیرانیش ناڕوە حتا ئەو وەزیرانی کە دایان ناوە ناتوانن بێن شتی پێ پڕکەنەوە ئەم بابەتە پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە کاک دکتۆر کە هەڵبژاردن نزیک بۆتەوە بەشێکی پەیوەندی بە هەڵبژاردنەوە چووکە تەحشیدێکی زۆر کراوە کە لەسەر ئەوەی کە ئەم پارانەی کە بۆ هەرێمی کوردستان دێ هەرێمی کوردستان نەوتی خۆی ئەفرۆشێت مقابل ئەوەش کە بەخسرە نەوتی خۆی بنێرێ بۆین کە ئەمەش کەس قبولی ناکە تۆ بێ ئیلتیزامت دەبێت یعنی بە پێی دستوری عێراق هەموو هەرێمێک هەموو مەحافەزاتێک ئیلتیزاماتی هەیە ئیلتیزاماتی خۆی هەیە یعنی واجباتی خۆی هەیە کە جێبەجێ بکە لەگەڵ ئەوەشە مەسەلە ئەوەی بەرپرسیارەتی لەسەر و مەسەلە ئەوەشی کە حسەی خۆیەتی پێدرێت بەڵام هەرێم هەموو جارێ داوای حسەکەیەکە داوای ئەوە ناکە واجباتەکەی چییە یعنی من حەزەکەم ئەمەد بۆ ڕوونکەمە ئەمە قسەی دوێنێ شەوە کە من وەرم گرتووە لە بەرپرسێکی زۆر باڵای عێراق کە حەزاکەم ناوگەوتیاوەکەم مەدە بۆ مەسەلەی نەوتوانە وتی ئێمە ڕێگەکەوین لەگەڵ حکوومەتە لە مەسەلەی نەوتان ڕێککەوتن لە بیر نازانم ئاگادارم پێ دوسێ ڕۆژ ڕێککەوتن لەسەر وەرەقە ڕێککەوتین لەگەڵ وزارەت ڕێککەوتووە کۆمپانیا سەر لەوێ بەرزەکات وڵام من نەوت تەسلیم ناکەم کۆمپانیای بیانیەکان بەڵێ وتی کۆمپانیا لەوێ وڵێ من نەوت تەسلیم ناکەم عێراق پێی وایە ئەمە ئەدوارە بە یەکتریە بەخشن
ئەدواری نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکان بەڵێ ئەو عێراق بەبێ ئەو قسانەی ئەو برادێکە بەمنی بود وتی ئێمە پێمان وایە هەرێم و کۆمپانیەکان ئەدواری خۆیان یەکێکیان ڕازی بێ ئەوکیان ڕازی نابێ ئەوکیان ڕازی بێ ئەمەکیان ڕازی نابێ و ئەیانوێ مماتەڵە بکەن لە ئیشەکەیە ئەمە یەک وتی دووهەم ئەڵێن داهاتی نانەوتیمان بۆ بدرێت داهاتی نانەوتیان تا ئێستا بۆمانە ناردووە 120 میلیارەکە سێهەم ئەڵێ لژنەیەکمان هەیە لژنەی چاودێری دارایی عێراق لژنەی چاودێری هەرێمە وردەکاری ئیشەکەمان بۆ بخاتە سەر وەرەقە بزان داهاتی نەوت چەندێکە داهاتی نانەوتی چەندێکە چەندێک حەقڵ ئیشەکە چی بووە وتی واژۆی ناکە هەرێم وتی ئەو عەقدانەی کە ئەیکەین لەگەڵ هەرێمە ممەثلەی هەرێم لە بەغدادا واژۆی ناکە لەمەش و ئەمەمان بۆ دەرەکەوێ هەرێم نایەوێ هیچ جێبەجێ بکە هەرێم نایەوێ ئەمانە جێبەجێ بکە و مقابلەوە کە هەرێم ئەمانە جێبەجێ نەکە هێمەش موچە نانێری لە کۆی مۆزوعە کێز دەرمەندە لەم بابەتە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان زەرمەندن یعنی تۆ سێرکە ئوستاز ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتە ڕوا ئێستا نەوت بە تەنکەرە ڕوا نەوت بە بەرمیلە ڕوا نەوت بە کۆنتێنەرە ڕوا نەوت بە حەوزی گەورە پڕی ئەەکەن و بەرمیل تەنکەرەکانی تی ئەەکەن هەمووی ئەمە تەسویرمان لایە و هەمووشمان بۆ کردو و حەزەکەم هەرێمیش ئەمە بزانێ هەمووشی عێراقی زانێ هەمووی عێراقی زانێ بەڵێ هەمووی عێراقی زانێ حتا بۆ زانیاری بەیان نامەکان کە پارتی بڵاویەکەن و بە تەرجمەکراوی لایەن هەموو شتێکیان جاران نەما پارتیوێکێتی بە کوردی جنێو بە عێراق بدەن بە عەرەبی وەسفیکەن ئێستا جنێوەکەیان بە عەرەبیش بە کوردیش ئەبێ بە عەرەبی بۆ عێراق باشە کاک دکتۆر با لەسەر کۆمپانیەکان قسە بکەین ئەو نەوتەی کە جەناب دەفەرمووی بە تەنکەر بە بەرمیل بە کۆنتێنەر لە هەرێمی کوردستانەوە لە سنوورە فەرمیەکانەوە ئەچێ بە وڵاتانی دراوسێ و ئەو کۆمپانیانەش کە لە حەق لە نەوتیەکان کارەکەن بە بڕوای تۆ فرۆشتنی ئەم داهاتە ئەچێتە گیرفانی حکوومەتەوە یا بەرپرسانی کوردەوە بەڵێ هەرێمی کوردستان لە 2002 هەتا 2000 تقریبا 14 و ئەم جارش کە لەگەڵ دوو کۆمپانیای ترینی کردووە 57 عەقدی کردووە لەگەڵ کۆمپانیەکانە هەمووشی بە مشارەکە کردووە بە مشارەکە بە مانای ئەوەی کۆمپانیای بیانی شەریکە لەگەڵ من و تۆیە لە سەروەتەکەمان 60% بۆ ئەوانە و 40% بۆ ئێمەیە ولا لە 40%کەش مەسروفات دەرەکرێت ینی بۆ هەرێمی کوردستان 40%. بەڵێ ئەمە ئێمە کاتی خۆی دەیان جار بەرنامەمان کرد لەم شوێنەیە کە ئەو کاتە کێنێن دەیان جار بەرنامە لە 2009 ئێمە قساکەین لە 2014ەوە قسەمان کردو لەسەر ئەم بابەتە پارتیوێکێتی نەچوونە ژێربار ئەم دووانیە و قسەکانی ڕاستیە ئەوە ئەمڕۆ وازع دەرکەوت خۆیان ئەڵێن کاکە ئێمە کۆمپانیەکان ڕازی نیە و نازە کەواتە کۆمپانیەکانی شەریکن لەگەڵیانە کە ئەو قسانی ئێمە کردومانە کەواتە ئێستا دەرە دوای 14 ساڵ 15 ساڵ دەرکەوت کە قسەکانی ئێمە تەواوە ئێستا 14 حەقمانە ئینتاجی نەوتەکە تقریبا 11 لە سنووری ئیداری هەرێمی کوردستان هەرێمی کوردستان 11 ئینتاجەکە ئێستا سی تا ئێستا ماوەتۆ لە ئینتاجوانە پێم وایە من ئێستا پێم وایە من لەگەڵەوەنی لەژی 220 من پێم وایە ئێستا 300,000 بەرمیل نەوت ئینتاجەکرێ ئێستا حاڵی عازم من و تۆ قسەکەین 300,000 بەرمیل ئینتاجەکرێت ڕۆژانە ئەمە بە دوو بەشە فرۆشرێت بەشێکی لە ناوخۆوە فرۆشێ ئەدرێتە پاڵاوگەی لاناز کە هی کوڕی مەنسوور بارزانیە ئەدرێتە پاڵاوگەی کەڵک کە هی شێخ بازە کە کۆمپانیای کارگروپە و ئارین کۆمپانیایکی تری دروست کرێ ناوینەوە ناوکەی لە بیرم چۆگە کەوتە بیرم دەڵێم ئەو کۆمپانیا ئەمانە چێک ئەو کۆمپانیا ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە ئەو نەوتەی کە ئەدرێتە پاڵاوگە نایاسایەکان نەک پاڵاوگە یاسایەکان پاڵاوگە نایاسی ئێمە 200 پاڵاوگەی نایاساییمانەیە ئەو دوو کەڵ و سەرەتان و بۆنەی کە لە هەولێر هەیە هی ئەو پاڵاوگانەیە هی ئەو پاڵاوگە ئەو سێ پاڵێوگایی دیکە باست کرد مۆڵەتیان هەیە مۆڵەتیان بۆ خۆیان داناوە اینجا ئەو بەشە نەوتەی کە وتم لە ناو خۆی ئافرۆشێت بە نرخێکی زۆر ئەرزان ئەفرۆشێت وەکو نەوتی قاچاق وایە کە ئەفرۆشێ پێیان ئەوان دێن ئەی پاڵێون منتەجاتە نەفتەکانی ینی مشتەقاتی نەفتەکەی بنزینە گازوایلە نەوتی سپیە غازی ماڵانە ئەمانە دێن بە پێی کوالیتی ئەگەر کوالیتەکەی باش بێ ئەینێرن بۆ تورکیا ئەیفرۆشنە تورکیا ئەگەر کوالیتیەکەی خراپ بێ دێن لە ناوخۆیە ئەیفرۆشن
یعنی مادە موسەڵتەنەکەی بۆ ئێمەیە مادە بەشەکەیشی بۆ تورکیایە و بەشێکی تری کە ئەمێنێتەوە کە باش تەسفەی ناکەن بۆ لە بەرو 4 مادەی لێ دەرەکەن خۆ ئەتوانی 11 مادەی لێ دەرکەی بەس ئەمان باش تەسفەی ناکەن بۆ لەبەرەوە وەکو نەوتی خاو بەشێکی بمێنێتەوە ئەو بەشەی بە تەنکەر و بە کۆنتێنەر و بە بەرمیل لە ئێران و لە شوێنەکانی تر هەنارداکەن طبعا ئەمە لەگەڵ چییە لەگەڵ نوتی خاوە باش من لێرەوە تەحەدا لە حکوومەتی هەرێمەکەم وزارەتی دارایی ئەەکەم تەحەدای مەرزەکانەکەم یەک وەسڵم بۆ بێنم بڵێن نەوتێکی خاو هەموو ئەوانەی کە ئەڕواتە دەرەوە بە ناوی نەوتی ڕەش و بە ناو قیر و ئەمانەی بەنە دەرەوە لەبەرەوە من کە کۆنتێنەرەکانم بڵاو کردەوە خەڵکەویت کاکەمە قیرە بۆ قیرە بەشێکی ڕاستەکە نەوتەکە و کۆلیتێکی خراپە ئای بەستێ و ئەزانە قیرە و بەشێکیشی لەبەرەوە تۆ کە داخلی ئەکایی بینێ تەنکەرەکە کۆنتێنەرەکە کە داخلیەکە بە ناو قیرۆ داخلەکە بۆ ئەمە ئەکا لەبەرەوە حکوومەتی عێراق ئەمە نەزانێت باشە ئەمە هەردوو بەشەکەی کە باسمان کرد داهاتەکەی بۆ کێ داهاتەکەی ئەچێتە ناو بانکی ئارتی بانک ئارتی بانک فەرعێکە لە ستێر گروپ ئستێر گروپ کۆمپانیایەکە هی مەسئول بەرزانی خۆیەتی پارە ناچێتە ناو بانکە حکومیەکان ئێمە 72 بانکی حکومیمانەیە لە هەرێمی کوردستان وڵا 72 بانکمانەیە فروعی هەیە مەسەلە ئەمە لە سلێمانی هەیە لە هینەیە هیچ پارێکیان نییە نە پارەی خەڵکی تایە نە پارەی حکوومەتی تایە هیچی تیانێ بەس ئیشێکیەوەیە کە ئەگەر موچە بێ ئەوسا موچە ژوا بوو ئێستا ئەسڵان لە موچەش هەنەماوە ئەوتە مەسەلە هەژماری من و حیسابی وشت دروستەکان بانکەکان خۆیان نەخستەتە ئیشو ئەمانە ئیش ئەکەنای مەسەلە دەسەڵاتی هەرێم ئیش ئەکا بۆ خەسخەسەکردنی حکوومەت یعنی چۆن خەسخەسەکردنی حکوومەت ئوستاد یعنی سەیرەکە ڕاوێژکاریان هەیە بەس بۆ خۆیان نەک بۆ میلەت بۆ حکوومەت ڕاوێژکارێکیان هەیە لە بواری سەحەیە دێ وزارەتی سەحە دیراساکە لەکوێ پارە هەیە لەکوێ پارەیە لە ناو ئەم وزارەتە دێ ئەم بەشانە ئەگوازێتەوە بۆ کەرتی تایبەت باشە ئیسا ستێکر هەیە دەرمان تۆ بۆ بیر بکەرەوە بۆ دەرمان لە عێراق ئەرزانە من حەبێکی زەخت لە عێراقی سێنم بە 8,000 حەب زەختەکەم لە هەرێمی کوردستان بە 15,000 کڕم بۆ فەرقی بینی ئەم و ئەو ئستیکەرەکەیە حەبەکە یەک مادەیە حەبەکە یەک مادە و یەک ناوە و یەک شتە و یەک شەریکێشە لێرە مەسەلە با بۆ مەسعود مستەفا بەرزانیە چییە کوڕەکەی مەسعود بەرزانی ئەمە کۆمپانیای ستیکەرەکەی لایە هەر دەرمانێک دێت ستیکەرەکەی لێدا و پارە خاتە سەری ستیکەر عێراق ئارمی حکوومەتی هەرێمە وزارەتە بەس لای چییە لای ئەو کوڕێ ئەو خاونێتی ئەمە وای کرێ دەرمانگران بێ اینجا هات ماوەیەکی تر هات وتی چی کە وتیان نابێ مەحلولات و دەرمانوانە شەریکەیەکیان دروست کرد ئەهلی ئەو دەرمان و مختبەرات و نازام چێکە ئەوش پارەپیاکەی لەبەرەوە خەسخەسەی شتەکانەکەن ئێستا لە مەسەلەی نەوتە تۆ سەیکەیە تۆ بینیتە ئێمە کێشەیەکی گەورەمانەیە کە ناوی نەوتە لەگەڵ عێراق لە 2014 بەستەر بەخۆ نەوتمان فرۆشتووە ئێستا کێشەیەکی گەورەمانەیە موچەمان نایە مانگانە 1 تریلیۆن دینارمان بۆ نایە لە عێراقا لەسەر چییە لەسەر نەوتە وەزیرمان نییە نەوت وەزیری نییە وەزیری کارەبا ئەیباتە ڕێوە وەزیر سامانە سروشتەکان بۆ نەماە شوێنی خۆی ئێنەمە ئەی لەبەرەوە هەرچی کرد بە قسەیان نەکردوانە ڕاست پارتی بوو بەڵام دوایی کە دەرکەوت ئەمە ڕاوێژکارێک ئیدارە ئیشەکانەدا ئەو نییە وازی لێنا ڕۆی لەبەرەوە هیچ کەسێک نییە ئیسە مەسرور ڕاوێژکارێکی داناوە ئیدارەی وزارەتەکەدا هەموو وزارەتێک مەسرور ڕاوێژکارێکی داناوە ڕاوێژکارەکە ئیشی فرۆشتن یعنی کارەبا ئێستا کارەبا کەرتی کارەبا وردە وردە خەسەی کە تۆزێک ئەوسازای ئەم کۆمپانیا چ زڵمێ لە خەڵکەکە ئەم کۆمپانیای بەناو ڕووناکی ئێمە ئەو پارەی کە سەرفمان کردو بۆ کارەبا لە 91 کۆنە لە 2023 تا ئێستا زیاتر لە تقریبا 15 ملیار دۆلار کارە پارەمان سەرف کردووە پارەمان سەرف کردووە بەچی بە تەل بە عەمود بە مەحەطاتی تەحویل بە محطات مثلا محطاتی تحویلی کارەبا ئەو محطانە بە محەویلە بە نازامچی ئێمە سیستمیکی کارەبای کارەبامانەیە بەس کارەبایتیانە بەس کارەبایتیانە اینجا لە پاڵ ئەمەشە چی کردووە تۆ سەیکە حکوومەتی عێراق لە 2023 هەتا ئێستا 28,000 مێگاواتی دروست کردووە لە 2023 تا ئێستا لە 2023 4,000 مێگاواتی هەبووە
ئێستا ئەمڕۆ ئینتاجی عێراق 28,000 مێگاواتە هەمووی حکومیە باشە بەشێکی زۆری حکومیە کەچی بۆ هەموو عێراق لە هەرێمی کوردستانەوە تا ئێستا 2 مەحەتە حکومیمان نییە هەمووی ئەهلیە عەفوکە هەمووی ئەهلیە هەمووی دراوە بە ئەحمەد ئیسماعیل قەیوان سمسیان هێناوە بە ناوی کارگروپۆ دایانە پێی بۆچی ئێستا دێ لەوێ تەولیدی کارەباکە حکومەت دەبێ پارە بدە 28 سنتی بداتی غازەکەی ئێمە دابینیەکەین خۆمان غازەکەی دەینێ کارەبا چێتە ناو مەحەتاتی ناو هینی ئێمەوە سیستمی ئێمەوە دێتە ماڵەکەی تۆ پارەکە نادەی پارەکە بۆ حکومەت نییە پارەکە بۆ کێ بۆ کۆمپانیەکەی یعنی سیرکە هەموو شتێک حکومەتیکە بەڵام پارەکە بۆ گیرفانی کیە بۆ گیرفانی کۆمپانی باشەکە دکتۆر لە سەرەتای قسەکان تا باست کرد ئەگەری هەیە شتی خراپ ڕوو بدا تەسەور ئەەکەی ئەم تۆڕە جاڵجاڵۆکەیە تێک بچێت و ئەم هەموو کۆمپانیایە لەسەر کار لا ببرێت و ئەم تۆڕە تێک بچێت و دەسەڵات بگەڕێتەوە بە حکوومەت من تەسەوەڕ چکە حکوومەت دیە مەسەلە ئێمە من و تۆ بیری لێکەین دەسەڵات بگەڕێتەوە بۆ حکوومەت بۆ کام حکوومەت نییە کێشە ئەوەیە حکوومەت خۆی قاچاقچیە خۆی قاچاخە یعنی تۆ قاچاق چییە ئوستاز مادەیەک بە قاچاق بە ناوێکی ترۆ بڕوا لە مەرزەکە بڕاتە دەرەوە ئەمە پێوترێت چی قاچاق ئێستا حکوومەتێکە طبعاً من مۆزەفێکی گومرک تەلەفۆنی بۆم کرد وتی وتومە کاکە ئەمەی من ئەیبینم نەوتی خاوە وازح دیارە مە نەوتی خاوە بە مودیرەکەی وتووە ئەمەی کە من ئەیبینم ئەڕاتە ئەو دیوە نەوتی خاوە بە مودیرەکەی وتە وتێتی بەس بۆ من بنووسم قیر باش بۆ من بنووسم نەوتی ڕەش بۆ من بنووسم کۆندێنسەیت وتێتی ئەمە حکوومەت ئەڵێ تۆ ئەوە بنووسە ئەبێت تۆ بینووسی کەواتە کێ قاچاقە حکوومەت کە ڕئیس خۆی قاچاق بوو قاچاقچی بوو بەڕاستی لەبەر ئەوە تۆ نابێ بناوی بنێ ئەمە بگەڕێنەوە چی بگەڕێنەوە بۆچی ئەو گەرەێکی هەرچی هەیە بیگەڕێنەوە بۆ کۆمپانیەکانی خۆی هەر بۆ زانیاری ئەم پاڵاوگانی کە ئێستا هەیە ئەو پاڵاوگای حکوومەت بوون حکوومەتی عێراق 2 پاڵاوگەی بە ئێمە دروست کرد وزارەتی سناعە یەکێکی لە سلێمانی ئەویتری لە هەولێر هاتن کێشیان بۆ دروست پارتی وێکێتی دایانە 2 کۆمپانیای خۆیان لێ حکوومەتی عێراق خەسەن بە ئەم 2 کۆمپانیامانە بیباتەڕەوە لێرە دایانە قەیوان و لێوێش دایانە نۆکانش دوای فرۆشتی قەیوان لەوێش دایانە کار دوایی کار سیرکە پاڵاوگە باوی 3-4 میلیارد دۆلارە نێچیروان بەرزانی بە 1 ئەیفۆر فرۆشتی کار بە بەلاش بەس نووسی هەر ئەوە نووسی ئەم پاڵاوگەیەی بۆ کارە و تەوقیع نێچیروان بەرزانی ئەگە کاری خۆی نەبێت چۆن شتی واگە حکوومەتی عێراقی چۆن ڕازی بوو بەمە کاکە دکتۆر حکوومەت عێراقی لا حەول ولا قووە حکوومەت عێراقی هیچ سڵتەیە پۆلیسێکی نییە لە هەرێمی کوردستانە پۆلیسێکی نییە لە هەرێمی کوردستانە ئیجا ئەگە حکوومەتی عێراقی سڵتەی هەبووە لە هەرێمی کوردستانە بۆ وای بەسەر هات ئەم وەزعە ئێوە تانەوێ حکوومەتی عێراقی دەسەڵاتی بە لە هەرێمی کوردستان ئەزای سەبا من یەک جوان بەمەوە خەڵک گشتی کێشەی هەبوو لەگەڵ منە ئەوت غالب بۆچێ لە محکەمەتی حادی سکاڵا لەسەر کوردەکە ئوستادی بەرز و بەڕێز من ئەگەر هەرێمی کوردستان محکەمەیەکی سەربەخۆ و باشی هەبێ هەرچی سکاڵامە ئەبم بۆ لایەوە بەس من کە بینیم خۆم 19 چەقۆم خوارد لە بەردەم ماڵەکەم 3 زابطی پاراستن کردیان دوای یەکێتی گرتی و یەکی شەو بەریدا بە معەزەزی مکەڕەمی خسیە ناو سیارە و بە جامڕۆژ ناردی بۆ هەولێر لەو کاتەوە زانیم قەزانیە لە هەرێمی کوردستان ئەبێ کەیسەکانمان بۆینە دەرەوە من بە من بێ بڕوا بکە ئیش لەسەر ئەوەکەم هیچ وەرەقەیەکی قەزای هەرێمی کوردستان نەخواتەوە جگ ئەگە تەزدیق نەکرێت لە بەغداد بۆ لەبەرەوە بێت تەرەفێکم هەبێ لە بەغدادا بتوانم ئەگەر محکەمەکەی ئێرە باش نەبوو بتوانم لەوێ سکاڵا بکەم لە ڕووی یاساییەوە بێت نابێت لە ڕووی یاساییەوە نابێت ئەگینا ئیش لەسەرەوەکەم بار بەڕاستی ئیسە ممەثلیەکی لە هەرێمی لە بەغدادا ناوی ممەثلی ئەقلیم کوردستانە ئەم ممەثلیە ئەبێ هەموو کورد هەوڵدا نەمێنێت لەبەرەوە 17,000 معاملاتی کوردی لایە وەستاندوێتی بۆ لەبەرەوە پاراستن نییە ئەو 17,000 معاملاتی مەدەنی تۆ شادە بچۆ ئێستا شادە تعدیلکە ئەیدێتە وزارەتی پەروەردەی ئێرە ئەو ناینێرێ بۆ وزارەتی تعلیم عالی عێراق ئەینێرێ بۆ ممەثلێ لای خۆی دانا دراسەیەکە ئوستاز چییە پارتیە هەڵوێستە گۆڕانە چی بووە کێیە دەیفڕیدە 17,000 معاملەی لایە
یەکەم بەرد ئەبێ بیر ڕوخێنی ئەو ممەثلەیە بۆەوەی هەرێمی کوردستان هاوڵاتیەکەی بتوانێت مباشر نووسراو بۆ عێراق بکە مباشر وەزیرەکەی عێراق جوابی بداتەوە ئەم هەموو حەلەقاتی ڕۆتینات و پارە خواردنە چییە؟ ئەی ئەم مۆمەسلەی کە جەناب دەفەرمووی لە بەغدادا هیچ ڕۆڵێکی هەیە لە نزیکردنەوەی ڕایەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد بە تایبەتی لە پرسی موچەیە؟ ئوستاز تۆ ئەگەر کەسێ بکەی بتەوێت شتێک چاک بکەیت مەسئولی پاراستنەکەی بە مەسئولی ئەوەی کە مەسئولی ممەثلەیە پاراستنە یەکێتی ڕۆڵی چییە بەڕێز؟ یەکێتی هیچ ڕۆژێگرێکی هەیە نازانم ڕۆڵی چییە نازانم ڕۆڵی چییە ئەوەی کە تێبێ خۆی بزانێت ڕۆڵی چییە یەکێتی هیچ کاتێ ڕۆڵی گرنگی نییە بەڵام گرنگ نییە بەلایەوە لەبەرەوە یەکێتی مەجموعەیە پارەیە کە وەری ئەگرێت تەواو وازی لێ هێنێ یەکێتی تو ماوەیە قاڵەقاڵێک لەوی تەوتین و نازانم چی دوای کە پارەی وەرگرت وازی لێ هێنا ئێستا وابزانام هێزێک دروست بوو بە ناوی هێزی تەوتینەوە هیچ هێزێک نییە بە ناوی تەوتینەوە چکە نابێ هێز تەوتین سەر ئەگرێت حەز زۆرم پێخۆش بۆم پرسیارت لێم کرد لەبەرم زۆر کەم دەرەکەم لە ڕاگەیاندنا با جواب بدەمەوە ئەوانەی کە ڕقانە لە تەوتین چیان دوای ئەم فترە کە دراسەم کرد مەسەلە لە بچووکەکەیانەوە دەست پێکرد حەمەی حاجی مەحموود حەمەی حاجی مەحموود بۆ دژی تەوتینە لەبەرەوە حەمەی حاجی مەحموود 3 مانگە موچەی حیمایەکانی عەبدوڵای برایی بڕیە ئەگەر تەوتین لێ ناتوانێت بیبڕێ باشە لەبەرەوە پارەکە لای خۆی زمامی پارەکە لای خۆی ئەمە یەک مەسەلەن یەکێتی بۆ حەزی لە تەوتینیە یەکێتی لە ماوەی ئەم 5 مانگە 1600 کەسی بندیواری لە شۆڕش هەبووە شۆڕش ئەوێ بە زۆر داخلیان کاتە ناو دائیرەکانە بۆ ئەوەی وەرەقەی بۆ بکرێوێنی بۆ بندیوار بوون دەوامیان نەکرد ئەمە من هەبەس لە یەک شوێنە 1600 هەیە خۆ ئەزانە لە چەند شوێنە هەیەی ئەی ئەمە چۆن حەزەکە تەوتین بکرێت تەوتین بەمانای ئەوە UPN IPI بان مۆزەف خۆی چێ موچەکەی وەرگێ ئەم کووە ئەم خۆی چێ وەرێگرێ باش ئەی پارتی بۆ ڕکەتی لێ پارتی لە مانگی 9 هەتا تقریباً مانگی 2025 زیاتر لە 4000 کەسی دامەزراندووە بە فایلی زەرد لە شوێنی بندیوارەکان تردایانی ناوە هەمویان سەیکە بایۆمتریان کردووە موچەیان بۆ دێ موچە وەرناگرن هەمووی لامە هەمووی بەناو لامە ئەگەر ئەیانوێ ناوەکان من ناوەکانیان بڵاو ناکەم احترامن بۆ ماڵ و مناڵەکانیان نامەوێ بشکێن لە بەردەم مناڵەکانیان نامەوێ کوڕەکەی بڕوا بۆ دەوام بڵێم پێدەوە باوکت بندیوارە حەز ناکەم ئەگینا زۆر قسە بکەم گشتی بۆیان بڵاوەکەم ئەکرێت تۆ موچە بەناو خەڵکەوە وەرگری موچەکەی وەرگرتووە کابرا نازانێ بەرنمەیەکەیە نازان تازە دروستیکرا حکوومەتی لێم کلیاندا سەرێکە 3 مانگە 4 مانگە موچەکەشی وەرگریەوە تخواوە عیب نییە بۆ حکوومەتێک ئەوە حکوومەتە بەخوا چەتە ئەوەش ناکە اینجا حەزەکەم یەک شتی پێ بڵێم تۆ ئەزانیت لیوایەک لە لێرە لە نازانم کوێ پێوترێ لە سلێمانی وەڵی مەعسکەسە بەخوا نازانم لەکوێیە ئەو لیوا دوو موچە وەرەگرێ موچێک لە عێراق وەرەگرێ موچێک لە هەرێم وەرەگرێ زابطەکانیان موچێک لە عێراق وەرەگرن موچێک لە هەرێم وەرەگرن سەر بە وەزارەتی پێشمەرگەن یا سەر بە لێرە لەسەر وزارەتێک نازانم یا پێشمەرگەیە ناوخۆن لەوێش لەسەر وزارەتی دیفاعن زابطەکان زابط وایانەیە 100 موچەی وەرگرتوێ لە عێراق 100 موچەکە هەیە کە وەری ئەزانی حیمایەکان مەسعود بەرزانی دوو موچە وەرەگرن موچێک لە هەرێم وەرەگرن موچێک لە عێراق وەرەگرن ئیتر نازانەوە عێراقیان پێی ئەدرێ یا پێی نادرێ ئەگەر بڵێن وانێ ناوەکانیان بڵاوەکەم ناو زابطەکانم لایە خەڵکێ لەوێ نووسراوە شەیدی تر نازانم لێرە شەید بوو یا شەید نەبوو خەڵکێ نووسراوە لێرە تەقاعود ئیتر نازانم لێرە تەقاعود بێت حکوومەتی عێراقی ئەم شتە زانێ حکوومەتی عێراقی زانێ حکوومەت عێراق بۆ ناوەکانی ئەوێت ئەوێ بزانێت چەند دوو ناو هەیە چەند دوو موچە هەیە چەند 3 موچە هەیە کاکە خەڵکەیە 4 موچەیە خەڵکی خۆی تەلەفۆنی بۆ من کردو و دیدی من 4 موچەم لێ ئێستاە بەڵێ ئەڵە کامیان هەڵبژێرم ئەڵە کامیان هەڵبژێرم کاکە ئەم میلەتە زوڵمی لێ ئەکرێ بەناو کوردایەتیوە توجارەتی پێوە ئەکرێ بەناو کوردایەتیوە لەبەر ئەوە ئەبێ بە هەمومانەوە دژی ئەم دەسەڵاتە بین چکە ئەم دەسەڵاتە هەتا مەسەیکە من ئەوجا لە بەرنامەیەکی ترە نازانم کی بوو باسم کرد بڕوا بکە ئەبێ ئەوە بزانێ میلەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان لە هەر تەرەفێک یەکێتی و پارتی هەبووە بێ بچێتە ئەو تەرەفەکەی بچێتە تەرەفی یەکێتی و پارتی مناڵەکانی برسیەکە مناڵەکانی بێخزمەتگوزاریەکە مناڵەکانی بێتەندروستیەکە تۆ تەسەوڕ ئەەکەی لە سلێمانیە لە دوای لەکەر سلێمانی هەولێر و دووەکش کورە لە هەولێر ئێستا مستەشفى نەخۆشخانەکان ئەفرۆشن بینای نەخۆشخانەکان ئەفرۆشن حکوومیەکان لە سلێمانی و لە هەولێر و لە دووەکە
یەک نەخۆشخانەی تازە نەکراوەتەوە سەتان نەخۆشخانەی ئەهلی کراوەتەوە بڕۆ نەخۆشخانە ئەهلیەکان وستاز من دوێنێ ڕۆشتم پێرێ ڕۆشتم بۆ نەخۆشخانەی ئەهلی وی دەرمانێ بە خۆم بکڕم ئەوەندە قەرەباڵغ بۆ نەخۆشخانەی حکومیە ئەمە چیە ئەمە مانای ئەوەیە کە وزارەتی تەندروستی نەماوە ئیتر وەزیری بۆ چییە وەزیری بۆچە چوار کۆمپانیا بێرن بیدا ئیدارە خۆدان داوەتەن کۆمپانیەکە مە کۆمپانیەکان ئیداری بدەن تۆ تەسەوڕ ئەەکەی حکوومەتی هەرێمە ئەچێ شەڕ دەسەڵاتی هەرێمە چێ شەڕەکە لە بەغداڵی بە 50,000 بەرمیلم بدەیتێ بۆ ناوخۆ عێراق تا ئێستا وای زانێت بنزینەداتە 450 دینار هەتا من بەنامە و لایەنە پەیوەندیدارەکان عێراقم بڵاو کرد بۆم ناردوون ئەڵێن با بێمە بنزین بە 1200 ئەکڕی چووە بەناو خەڵکەوە بەرمیل ینی مەسەلە 50,000 بەرمیل نەوتی وەرگرتووە کە بنزین و سوتەمەنی ئەرزانکە کەچی بنزین و سوتەمەنی ئەرزانی ینی پێش ئەم ڕێککەوتن و بابەتانە مانگانە ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتی هێناوە بیدا بە خەڵکی بە 450 یاوەتی 1000 دینار 1200 دینار 1200 یاوەتی بە کۆمپانیای کار و کۆمپانیای سوشەم کۆمپانیایەکی ترەیە سەلاحەدین و عێراق ئۆیل و کورد ئۆیل و سەن ئۆیل و هەمووی کوڕەکانێتی یعنی سەیکە هەرچی ئەم کۆمپانیانە کە من ناوم هێنا ئەم کۆمپانیای کە من ناوم هێنا هەمووی یا هی کوڕی مەسعود بەرزانیە یا کوڕەزای مەسعود بەرزانیە یا کوڕی برای مەسعود بەرزانیە یا کوڕەزای برای مەسعود بەرزانیە ئەکرێ حکوومەتێک هەموو بکرێ بە کۆمپانیا بۆ عائلەیەک ئەم خەڵکەی تر چی بکە تۆ حەزەکەم یەکشت پێ بڵێ ئێستا هەموو ڕۆژێک لێ نادەن ئەڵێن وەڵای ئەمە عەرزا بەشەکەین و عەرزوانە تۆ تەسەوڕەکەی ئەو عەرزا بەشکردنە بۆتە سپیکردنەوەی عەرز یعنی زای چۆن سپیکردنەوەی عەرز ینی بەمانایەوە ئێستا شارەوانی سلێمانی داوای 70 دۆنم 10,000 دۆنم 70 دۆنمە 70,000 دۆنمە زەوی کردووە باشە هەر دۆنمێک حسابمان کردو لەگەڵ مهندسێکی برادرمانە قسەمان کردووە ئەڵێ هەر دۆنمێک 12 قوتعەیە باشە هەر دۆنمێک 12 قوتعەیە پێنجی ئەڕوا بۆ خەدەمات و ڕوکنەکە کە نایدەن حوتێ ببمێنێتەوە دەی سلێمانی داوای 70,000 دۆنمی کرێ بۆ 70,000 مۆسەف ئەی پێنج دۆنمەکەی ئەی شەش دۆنمەکەی ئەی شەش قوتعەکەی تریش بۆ کێیە یعنی بۆ هەر دۆنمێ ینی دۆنمێکە عەرز سەرفەکەن بۆ یەک قوتعە کاتەمە ئەوێ ئەو عەرزانەی تری سپی بکاتەوە کە بەناو یەکێتی و بەناو دژە تیرۆر و بەناو نازان پێشمەرگە و بەناو نازان چی دراوە بە خەڵک ئەوانە قانونی نین کەوانە ئەوێ چی بکە بێ سپی بکاتەوە خوا ئەم هەموو عەرزە لە سلێمانی بە بەلاشە فرۆشێ کەس نازانێت لەکوێ وگورە من شارەوانی سلێمانی بم سەر خۆم شۆڕەکەمەوە چۆن بۆ ماڵ ئەو ڕێگەی عربەتە جەناب جاجار هەر پێیوە دێ وانە من دی پێوە دێم لە بڕۆ من لە کەلارۆ دێم لە شوێنی ترۆ دێم وانە کە سەیرێکی ئەڵی ئۆکرانیایە و رووسیا قەسفی کردووە کاکە ئەو هەموو پارە بۆ ئەو ینی بۆ ئەو شوێنە چاک ناکەن هەر بۆ زانیاریت عربەت دەیان پاڵاوگەی نایاساییتایە دەیان مەسفای نایاساییتایە دەیان مەخازنی نەوتی تایە نەوتێکەڵەکە و شتێکەڵەکەن ئەوە تەقریرێکی کاملم لەسەر مەسەلەی سوتەمەنی لە سلێمانی چ بەدبەختیەکە باشە کاک دکتۆر ئەو هەموو راپۆرتە لە هەرێمی کوردستان وەکو جەنابتە فەرمووی ئەگەر جوێنەکانیش بە عەرەبی بدرێ بۆیان ئەکرێ بە کوردی و ئەنێرێت بۆ عێراق حکوومەتی عێراقی ئەو هەمووە زانیاریانەی لەلایە یان ئیجراتی ئەو چی بووە لە بەرامبەر ئەو هەمووە هەر ئەو ئیجراتەکانەوە بوو ئێمە لە محکەمەی اتحادی کاڵامان تۆمار کرد هەموو شتێکمان تەواو کرد پارتی سەرۆکۆماری کڕی ئیتر نازانێکێتیش لەگەڵا بوو پێم وایە یەکێتیشی لەگەڵا بووە چوو وەرەقەیەکی فڕەدا بۆ ئەوی بڵێت نووسراوێ بکە داوا بکەوانە بۆ ئەوی ئەو بڕیارەی محکەمەی اتحادی ئەسڵەکە ڕوونکردنەوەی لەسەر بدێت لە ڕوونکردنەوەکە ئەم وەزعی خۆڵقان ڕوونکردنەوەکە ئەم وەزعی خۆڵقان بۆ ڕوونکردنەوەکە وەزعی محکەمەی اتحادی یەکەم جا بڕیاری دابوو بە تەواوەتی ئەڵێ نەوت و داهات و نازام چیوانە ڕادەستەکەن چۆنەکەن تەعاملەکە بەڵام موچە بنێرن بە تەوتین پارتی بەس لەبەرەوە تەوتین نەکا لەگەڵ یەشێتی و لایەنە سیاسیەکانی تر کە بندیواریان هەیە بەس بۆی تەوتین نەکا 6 مانگ دژی محکەمەوە وتی محکەمە شۆڕ ینی سەورەی محکەمە ئەوەی لەگەڵی بێت جاشە خۆیان جاشن چوو بۆ ئەمریکا چوو بۆ نازام چی هەموو دنیای نایەک باشە دوایی حەلی نەبوو مەجبورە بە سەرۆکۆمار کە سەرۆکۆمار حامی دستورە بەس بەعکسەوە حامی دستورە ئەگە حامی دستور بایە نووسراوی نەکرد بڵێ کاکە وەرە ئەوەی تەوتینەکەم بۆ هەڵبۆشێنەوە قسەکانی وا هات تەوتینەکەی هەڵەوەشاندۆ نەیتوانی هەڵی بۆشێنێتەوە بەڵام توانی لە ڕوونکردنەوەکانەوە بنووسێ محکەمەی
اتحادی بنووسێ ئەگەر داهاتی نەوت و نازانچی تەسلیم نەکرد نەوتیش ئەبێ هەرێم داهاتی نەوتوانە تەسلیم کە لەبەرەوە ئەنجام بووچە بدرێ ئەم فەوزایە دروست کرد کە ئێستا ئێمەتیاین کاتەمە دەستی پارتی و یەکێتی و سەرکۆماری تایە. باشە کاک دکتۆر ئەمەی کە ئێستا پێوترێ هەژماری من ئەکرێ ڕۆژێک لە ڕۆژانە هەژماری منە بچێتە چوارچێوەی تەڵتینەوە یا زانیاریەکان بدرێتە مؤسسە بانکیەکانی حکوومەتی عراقی و لێوەوە هەژماری من دەست پێ بکرێت؟ ئوستاز عێراق نازانە شتێکی ناوی هەژماری منە هەر بۆ زانێت بە وەزیری دارایی وت تم شتێکی ناوی هەژماری منەوانەوتی من نازانم شتێکی ناوی هەژماری تی من هەژماری من ناخوالای من هەژماری منە ناوەچی ئەنێ من ناقم نییە من تەوتینمە بێت تەوتینیش بەمانای ئەوە دووشتمەوە لە حکوومەتی هەرێم ئەبێ بۆم بنێرێ باش حەلی نییە ئەبێ بینێرێ یەک ئایبان کە 22 ڕقەمی بانکیە کە تۆ ئەتوانی موچە بخیتە سەر موچەخۆرانی هەرێم تۆ لە ماڵەوە ئەتوانی پارەتە بێ ئەتوانی موچەی هەرێم گشتی دابینکەی دوو UPN فەرمانبەر ئەم دوانە ئەبێ بۆم بنێرێت ئەگیناوتی من شتێک لام نیە ناوی هەژماری من و شتانە ئەمانە دێن بخۆیان قساکەن هەژماری من و بە زۆر خەڵک پڕلێکەنەوە شەرمە یەکێتی بەڕاستی لە پارتی تونترە لەسەر هەژماری من باشە کاک دکتۆر لە داهاتووە گەر ئەوە بڕیاری محکەمەی ئیتیحادی هەیە لەسەر ئەم بابەتی تەڵتینە ئەگەر لە داهاتووە من وەکو فەرمانبەر بچم سکاڵا تۆمار بکەم ئەم تەڵتینە چێتە بواری جێبەجێکردنەوە محکەمەی ئیتیحادی سکاڵا یەک سکاڵا تۆمار کراوە و بڕیاری خۆی داوە هەر بڕیارێکی تر بچی سکاڵا لەسەر مەسەلەی تەڵتین کە هەرە بڕیارەت بۆ باسەکاتەوە چاکی ناکاتەوە ئیلا مەسەلە کەسێکی باڵا وەکو سەرۆک کۆمارە وەکو سەرۆکی هەرێمە مەسەلە وەکو سەرۆکی پەرلەمانی عێراقا لیژنەی مالی عێراقا سەرۆکی لیژنەی مالی عێراقا نووسرا بکە بڵێ ڕوونکردنەوەم دەرێ باشە ئەوە لە ڕوونکردنەوەکانە باسێکە بۆ سکاڵاش ئێمە سکاڵامان کردووە لە محکەمەی کەرخ لەسەر ئاواتی شێخ جەناب و لەسەر مەسرور بەرزانی کە ینی ئیش ناکەن بۆی تەوتین جێبەجێ بکە جاگەن چۆتە بوارە بەس وەکو وێن نییە ینی مەڵسە سکاڵا لە محکەمەکانی تری عێراقا زۆر درێژە ئەکێشێ وەکو محکەمەی ئیتیحادی نییە محکەمەی ئیتیحادی زوو یەکلاکەرەوەیە بە سکاڵا ئیداریەکان زۆر درێژە ئەکێشێ. کاک دکتۆر ئێمە ئەگەر هێشتا وەڵامی پرسیارەکەمان وەرنەگرت تەڵتین نەچێتە بواری جێبەجێکردنەوە من پێم وایە لە ئەخیر هەرچی بکرێ هەرە بێت تەڵتین بێت تەڵتینش بە مانای ئەوەی توا با وازحی کەم چکە زۆر جار خەڵک هەرڵێ تەڵتین و تێکەچێ لە بینی تەڵتین بە مانای ئەوەی کە عێراق لە ئەخیر و هەر خۆی پارەکە بە ڕقم حیسابەکە ئەنێرێ بۆیان و ئەینێرێ بۆ موچەخۆرە بەڵام ئێمە ئەمانوێ زەخت لەواکەین بەڕاستی ئێستا خەریکی ئەوەین زەختەکەین کە بێ دەست پێ بکە یعنی مەسەلە دەست پێ بکە لە دەوائرە دەست پێ بکە لە دەوایرە مەدە هیچ لەبێ کاکە پێشمەرگەوانە نایڵن بە زۆر نایڵن بکرێت وانە بەڵە دەوایرە حکوبا لە دەوارە مەدەنیەکانە دەست پێ بکە من تەسەوڕەکەم ئەگەر هەرێم نێتە ژێربار نێتە ژێربار احتیمالی هەیە سەختتر ببنەوە لەگەڵی بە تایبەتی لە دوای هەڵبژاردنە وای لێ بکەن کە تەوتینی موچەخۆرانی مەدەنی بکرێت ینی کاک دکتۆر بە تەسەوری تۆ چەند هەزار کەس ێستا لە هەرێمی کوردستانە بە تەوتین موچە وەرەگرێت بە هەژماری من نیە بە تەوتین کەسانی وەکو ئێوە پەرلەمانتار بەسە سیکە ئوستاد با من یەکشت پێ بڵێم ئەوەی قسە بە تەوتینەکان موچە بە تەوتین وەرەگری مەسەلەن مەسعود بەرزانی خاننشینە موچە بە تەوتین وەرەگری حەمێ حاجی محەممەد موچە بە تەوتین وەرەگری حچی بەرپرسی حچی قیادەی سیاسی هەیە کە لە بەغا بووە هەمووی بە موچە بە تەوتین وەرەگری و من ناڵێم حەقیان نییە من خۆم وەری ناگرم چکە من خۆم موچەم نییە نە لە عێراق نە لە هەرێم متەقاعد نیم بەس من ناڵێم حەقیان نییە بەس چۆن حەق خۆیانە حەقش بدەنە خەڵبابیکە یعنی ناکرێت تۆ بۆ مەسەلە هوشیار زێباری هەموو ڕۆژێ قساکە باشە ئێ خۆی موچەکەی بە تەوتینە حیمایەکانی موچەکەی بە تەوتینە چواردەورەکەی موچەکەی بە تەوتینە ماڵە ئابەدانەیەک لە ئینە ڕاوێژکاری حزئینە ئەمنیە هەموو ڕۆژێڵە هێزە بە مەسەر عێراق واکەم وا ئەهێنم ئەبێ هێزەکانمان وابێ پێشمەرگە موچەکەی تەوتینە خەڵکمانەیە هەموو ڕۆژێ لە کەناڵەکانە دەرەکەوێ باس کوردایەتێکا بە درۆ ئەمە کوردایەتی نیە بازرگانیە بە کوردایەتیوە خۆی و بێژەرەکە هەردووکە موچەکەیان تەوتینە خۆی و بێژەرەکە کە وەکو من و تۆ هەردوومان موچەکەمان تەوتینە قسەش بە عێراقەکەی باشە هەچی پەرلەمانتاری پارتیە موچەکەی تەوتینە بۆ پەرلەمانتارەکانی موچەکەی تەوتین بێ بۆ ئێمە کاکە واز بێرە
ڕێباز حەملان وەکیل وەزیر نەبووە موچەی بە تەوتین وەرگرتە بۆ ئێستا تەوتین خراپە بۆ ئەو کاتە تەوتین خراپ نەبوو بۆ خۆت بۆ حەڵاڵە بۆ خەڵک بۆ حرامە ئەمە پرسیارەکانی منە کە تا ئێستا جوابی مۆر نەگرتەوە جوابیڵێن قواری هەرێمەکەوێتە مەترسیەوە بەڕاستی بە تەوتینکردن قواری هەرێمی کوردستانەکەوێتە مەترسی خوا بە تەوتین قواری هەرێمە کوردستانەکرێتەوە شتێکت پێ بڵێم شتێکت پێ بڵێم حەز ناکەم بڵێم بەس ئێڵێم باشە قوارەی هەرێمی کوردستان بەوە ئەکەوێتە مەترسیوە یا بەوە ئەکەوێتە مەترسیوە پێشمەرگە تەلەفۆنم بۆکە بە جەماعی دێنە سەماعی خارجی ئێستا خۆیان گوێیان لێم بێ ئەزانن دەی دێنە سەماعی خارجی ئەڵێ کا غالب ئەم هەفتە موچە دێ ئەڵێ منە وەڵا نایە ئەڵە دەی با نەچینەوە بۆ ماڵ کوورە شەرمەزاری مناڵەکانمان بووین کوری تۆ چۆنە دەوێن پێشمەرگە شەڕت بۆ بکە ئەوە ئەی خاتە مەترسیوە ئەوە ئەی خاتە مەترسیوە خەڵک هەیە هێزی ئەمنیە تەلەفۆنی بۆ من کردو توێتی بزان کەسە ناسی لە حەجی شعبی بکەیتە حەزی شعبی وایە تۆ بووە لەو خەڵکاکەی تێگەشتی تۆ بووە لەو خەڵکاکەی کە مامۆسایە وەڵڵاهی وەبیللای ئەو ڕۆژە مامۆسایە کاتە بۆ لام ئەڵێ عەمەلیاتی گوێم هەیە 3 جارە تەخیرم کردەوە بۆ نەی موچەوە پارەم دەست ناکەوە بڕۆم بیکەم زات توانم ئەی بم لێ تەلەفۆن بۆ برا خوشکەکانم بگەم بۆ خەڵکی تر بکەم ئەوە ئەی خاتە مەترسیوە کەرامەتی خەڵک موچەکەیەتی کە موچەی هەبوو سەری بەرزە کەرامەتی هەیە دەستی لە گیرفانە لە بەرامبەر مناڵ و ژن و عائیلە و سۆپەرمارکێت و خاوەن ئیجارە سەری بەرزە ئەوە کەرامەتە تۆ بە قاچاقی نەوت بفرۆشی کەرامەتی خەڵکەشێنی تۆ بی ئێستا تەلەفۆنی بۆ من کردووە خاوەن عەلوەیە لە کەلارە ئەڵێ تەماتەی قاچاق لە ئێران و هاتۆتە ناو عەلوەکە کیلۆی کردە 500 دینار ئەوە کەرامەتی هەرێمی کوردستانەشکێنێ ئەوە هەرێمی کوردستان ناڵێ هەرێمی کوردستان سەربەرز ئەبێ بە موچەی بەخۆی بە گەڕانەوەی کەرامەت بۆ مامۆستا بە گەڕانەوەی کەرامەت بۆ مامۆسایی بۆ محکەمە تۆ قەزایەک بێدەسەڵاتەکەی ئەوە بێ کەرامەتی هەرێمی کوردستانەکە نەک قەزایەک دێ شێروانی هەموو ڕۆژێک هێنی تۆ بێ ئەو ڕۆژە لای بەرپرسێکی باڵای عێراق بووم حەز ناکەم ناوەکەی من لەوە لە ئینتیخاباتە لە سەری بکەوێت لە عێراقا ئەزانی بە منی وچی وتی من یەکێکە لەو کەسانە کە باشترین سەلاحەتی هەیە لە عێراق وتی من ئەمەوێ نە هەرێم زەعیفێ نە عێراق زەعیفێ ئەمێ هەردووکان بە یەکۆ موازیان بەهێز بن باشە بۆی پرسیوانی کرد کەچی ئەمانە هاتوونەڵە عێراقەوە ئێمە بلاوازکە بەچیەتەوەی لاوازکە بەوەی ئێوێ موچەکەت بکات بە تەوتین بەوەی ئێوێ نەوتەکەت بە سۆمۆ تۆ بە 30 دلاری فرۆشەوە بیداتە 6 دلار بۆت بەوەی ئێوێ سوتەمەنی بنزین بکاتە 450 دینار نەوتی سپی بەرمیلێک بێتە 30,000 و نەک بە 200,000 گاز بێتە 400 دینار ئەو ئێوێ ئەمانەتە بداتێ ئەوەی نەکات ئەزانی ئێمە یەکێ لە شانەزایەکەمانەوە نەبوو نەخۆشخانەی هیوامانەیە و نەخۆشخانەی نازانم چیمانەیە ئێستا هەر زۆربەی نەخۆشەکانی هیوا تەلەفۆن بۆ منەکەن ئەڵێن دەرزیەکمان بۆ وەرگرە لە بەغدادا ئەڵێن فەحسەکەی لە کەربەلا بۆمانی بکە ئەڵێ نازانم چی کەواتە ئەوش نەما باشە ئەوەش نەما کە شانازیمان پێوە کرد ئەوە هەرێمە خاتە مەترسیوە نەک ئەگەر تەوتین بکرێ هەرێمە خاتە مەترسیوە دکتۆریان زۆر بە کورتی لەسەر کۆمپانیا نەوتیەکان تەسەورەکەی کۆمپانیا نەوتیەکان ئێستا بڕیاردەری سەرەکی بن لە کەیسی نەوتە یا حکوومەتی هەرێمی کوردستان بنەماڵە بڕیاردەری سەرەکیە کۆمپانیا نەوتەکان هەمووی شەریکیەوە تەسەوڕ بکە زۆربەی کۆمپانیا نەوتەکان حسەی ئەمانیتایە من نمونەیەک دەمێ کۆمپانیای دیێنەوە 12 میلیۆن بەرمیلی لە 6 مانگە فرۆشتووە ئەڵە داهاتەکەم 400 میلیۆن دلار بووە 149 میلیۆن دلاری بۆ من هاتووە کە حسابەکەین ئەوەی لە عێراقی وەرەگرێ 169 میلیۆن دلارە بۆ بە 140 ڕازیت بۆ بە 169 ڕازینی کاتە کەسێکەیە پێڵێ بڵێ ڕازینی خۆم تەعویزیەکەمە بۆن وانە کاتە کۆمپانیەکان درۆیە ناوێکی وەهمیە خۆیان دروستیان کردووە کاکە چ کۆمپانیەکەی ناوی ویستن زاگرۆز بێ کابرا لە کەنەدا و ئەمریکا چوزانە زاگرۆز هەیە ئەمە کەی قسەیە کۆمپانیەکانی خۆیانە ئوستاز کۆمپانیای خۆیانە کارگروپ مەسەلا 40% نەوتی هەرێمی کوردستان لای کارگروپە کارگروپ هەمووان نازانی کێیە ئەگرێ کارگروپ بەناو من و تۆ قسە بکە کارگروپ 40% ئینتاجی نەوتی هەرێمی کوردستان لای کارگروپە تۆ زانی ئەو بۆرەی کە نەوتی پێ ناڕوا ئێمە ماگانە پارەکەی دەین بە ڕۆژ نەفت نەوتیش پێ ناڕوا هەوایە هەوا لەم سەرڕا بۆ حکوومەتی عێراقیەوە بزانم بەنیازیکردنەوەی هێڵێکی نەوتی دیکە بۆ لە سووریاوە بەڵێ ئێستا تورکیا بۆ ئێستا مەسەلا ئەو عەقدە بۆ تورکیا ئەڵێ من هەڵی وەشێنمەوە تورکیاوێ عەقدا هەڵوەشێنەوە لەبەرەوە عەقدێکی هەیە لەگەڵ عێراقا بیکات وەوێ ئینتاجی سەقفی ئینتاجی نەوت زیاد بکە مەسەلا هەناردنینەوە بۆ 1,200,000 بەرمیل
چکە ئەڵێ ئێمە ئەگەر بۆرێکی گەورە بکەین و مەسەلە بتوانین ملیۆنە 200,000 بەرمیل لەو تەنار دەکەین من خانجا زۆرەکەم خۆ با هەر بۆ زانیاردی ئێستا مستەفیدی ئەوەڵ و ئەخیر لە دوای بنەماڵی بەرزانی تورکیایە نەوتمان بە خاوی ئەبا نەوتمان بە معەلەبی ئەبا نەوتمان بە تەسفیی ئەبا بنزینمان ئەبا گازمان ئەبا هەموو شتێکمان ئەبا کەسیش نییە قسە بکە کاک دکتۆر حەلی ئەمە چییە؟ حەلی ئەم هەمووە ڕزیویەی دەسەڵاتی هەرێمی کوردستان چییە؟ حەلی ئەوەیە یەکەم شتە بێ خەڵک بەڕاستی ئیتر متمانە بە یەکێتی و پارتی نەکە ئەمە یەکەم تخوا عەفوم کە ئەمە حەلێکی بچووکێتی دووهەم عێراق وردە دەستی بردووە بۆ ئەو شوێنانە ئێوێ لێ وەرگێ ئێمە ئەبێ هەمووان پشتیوانی ئەوە بین چونکە ئەگەر لای عێراق بێ من ناتوانم حەقی تۆ بێنمەوە بەڵام لای پارتیوێکی بێ من ناتوانم حەقت بێنم ناتوانم ئەوە تا ئیبینی پارتیوێکێتی تەسلیمی حکوومەتی عێراق بن ئەبێ ببن نەبن یەک حەلیان هەیە خۆیان نەوت بفرۆشن ئەوش ناتوانم وچە بنام چونکە کۆمپانیەکان بۆ خۆیانە مەسەلە کارگروپ نەوت بفرۆشێ پار نادا ئەمان فەوزایان ئەمان ئێستا ئەمەیان بەدڵە ئەی دەسەڵاتی ئەوەی کە پێوتێ دەسەڵاتی ئەمریکا و هاوپەیمانان و ئەوروپا ئەمەیان ئەوێ یا دەسەڵاتێکی حکوومەتی عێراقیان ئەمریکا لە بڕەشت لەگەڵ عێراق لە بڕەشت لەگەڵ هەرێمە ئەمریکا لە مەسەلەی نەوتە لەگەڵ عێراقایە ئەوێ نەوت بە بۆری بڕوە ناوێ نەوت بە قاچاق بڕوە لە بەرەوە لە قاچاقە نەوت تێکەڵ یەکرێ مەسەل نەوتی ئێرانی تێکەڵەکرێ نەوتی شوێنی تری تێکەڵەکرێ لە مەسەلەی موچە و ئەمانە حەزەکە مەسەلە پارە بێت و عێراق هەرێم بیدا ئێوێ هەرێم تۆ دەشتی بەدەستەوە بێت ناوێ هەر ئاوا هیچی بەدەستەوە نەبێتوانە بەڵام لە مەسەلەی نەوتە کە ئێمە بینیمانە و لە هەموو شوێنەکانە باسەکرێ و لە ئەوانش کە نەکەن ئەڵێن ئێمە ئەمانە نەوت بە بۆری بڕۆ نەوت بە بۆری بڕوە یانە ئیتفاقی عێراق نەوت سۆمە بیفرۆشە لە دوای هەڵبژاردن ئومێدی باشبوونەکەی خۆی لە دوای هەڵبژاردن سەرۆک وەزیرانەکە ئازانێ ئەگە سەرۆک وەزیرانێکی بەهێز و بە جورئەت و کوتلەیەکی گەورە لە پەرلەمانە لە پشتی بێ ئەتوانێت زۆر شت تەثبیت بکە ینی گەندەڵی کەم کاتۆ قەچەقچێتی کەم کاتۆ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند بن ئەگەر زەعیف بێتوانە و کورتە پارە بنێریەوەوانە وەکو جارانی پێشوکە ئەکرێ هەم نەفس بەزمەوە تازە هەمێ بەڵام بەشێکی زۆری لاوازی و زەعیفی سەرۆک وەزیرانەکە لەگەڵ تەعاملی هەرێمی کوردستانە ئەزان یعنی چۆنە تەعاملی هەرێمی کوردستان یعنی گەر هاوڵاتیان یەکێکی پارتی نەکەنە زۆرینە لایەنەکانتر بکەنە زۆرین وەگە لایەنەکان ڕازگۆ بن نەچن بکەونە دوای مەسرور وەکو جاری پێش کە لایەنەکان لە پێش پشتی مەسرور بوون من بەرپرسێکی عێراق چوون بۆ لای وتم پێوتم کاکەوە تۆ تەوتین بۆ ناکەن ئەوە ڕێز محکەمەتی عادی وای وتیەوە وتان تەوتین نەکەین وتی تا و کاتێ تەوتینمانە کرد برادرانی ئەوە لە پشتی مەسرور نەبن کە مەسرور هات بۆ ئێرە بینیمان فەرشی سوورتان بۆ داخست و خۆتان چوونە پشتی لە کۆنگرێ ڕۆژنامەوەتمان دەیکەواتە ئەمانە هەمویان نزیکن لە مەسرورۆ ئێمە چین ئەبوو مەسرورەگرین ڕاستشەکە لایەنی معارەزە بۆ بچێتە پشت مەسرور لایەنی معارەزە بۆ بچێت پێشوازی لە مەتار لە مەسرور بکە بۆ مەسرور بەهێزەکەی بۆ ئەوەی بۆ دارێکە دەی دەست مەسرورۆ بۆی خەڵکەکەت بێ موچە بکە بۆ دارێکە دەی دەست مەسرور بۆی کارەبا بکاتە سەدقات بۆ دارێکە دەی دەست مەسرور بۆی سەحە نەیەڵێ بۆ دارێکە دەی دەست مەسرور بۆی کارەبا نەیەڵێ بۆ دارێک دەی دەست مەسرور بۆی سوتەمەنی بە توجارەت بە خەڵک بفرۆشێ ئێستا ئەو دارێک کە مەسرور بەکارهێنێ ئەو لایەنانەی کە لە پشتی بوون لە بەغدادا و چون فەرشی سووریان بۆ داخست و کە نیسابیان بۆ تەواو کرد بۆ ڕێبەر ئەوانە وایان کردووە ئێستا حەقە خەڵک ئەمانە باج بدەن و خەڵک بەرامبەریان بۆستێت و معارەزە یەک خەتی دووەمی نییە معارەزە ئەوەیە ئێوێ ئەم دەسەڵاتە چەتە هەرێمە بگۆڕێت لایدا بیرڕوخێنێ بچێتە شوێنی نەک بچێت چاکسازی بۆ بکە نەک بچێت بۆ تورکیا بڵێ زەحمەتی یەکێتی پارتیم بۆ ڕێکخەر بە حکومەت تەشکیلکەن حکومەت بۆ تەشکیلکەن بۆ مەسرور دەسەڵاتی نییە سواری سەرمان بووە ئێستا تۆ دەسەڵاتی دەدێ بۆی چی بان پێ بکە لەوە زیاتر ئەو برادری وتی پێم وتی غالب تۆ بۆ تۆ دەسەڵاتی هەرێم کەم کردی وتم کاکە من دەسەڵاتی نەبووات لەبەردەم ماڵەکەم لێمیدا چۆن نۆزدە چەقۆ ئەجا دەسەڵاتی بێ لە غورفە نۆمەکەت نۆزە چەقۆکەم لێدا لەبەرەوە ئەبێ بزانین ئەبێت دەسەڵاتی بنەماڵەیی کەم کەینەوە تۆ کە تەعاملی لەگەڵ ئەکەی بەغدادیش ئەی بینێ کاک دکتۆر میوانێکی بەڕێز لەو شوێنەی جناب تا باسی لەوە کرە گەر ئێستا ڕاپرسی بکرێت 160 دانیشتوانی هەرێمی کوردستان لەگەڵ نەمانی ئەم قەوارەیەن بەڵێ وایە ڕای تۆ چییە؟ منیش دەڵێم وایە بەو خەڵکەی کە ناممان بۆ نێرە و تەلەفۆنمان بکە تۆ زانی بەرپرسی پارتیە تەلەفۆن بۆمانەکەڵێ من بڕوان پێی نییە تۆ زانی خەڵکی پارتی پێشمەرگەی پارتی تەلەفۆن بۆ منەکە ئەڵێ بەخوای عەزیم ئێوە ڕازگۆن پارتی درۆکە تۆ زانی خەبەر بەرپرس هەیە
کورێک یعنی بەرپرسی وا هەیە تەلەفۆنەکە ئەڵێ کاکە قسەکانتان هەمووی تەواوە ئەمە وردە تەشەناکە ئوستاز خەڵک بڕوای بە کۆکە پارتی هاتووە عید میلادی من نازانم حزبەکەیەتی یا سەرۆکەکەیەتی کردوێتی لە هەولێر دوێنێ 100 کەس کۆ نەبووە ئەم قوارەیە ئەگەری لە ناوچوونی هەیە خەوارە ئەمێنێتەوە قوارە بەپێی دستور ئەمێنێتەوە پارتی نەمێنێتەوە یەکێکتر ئەگە پارتی وا بکە قوارە نە هێزمان هەیە کاک دکتۆر بچێتە شوێنی یەکێتی بتوانێت ئیدارەی یەکێتی پارتیدا بۆ مەسەر پرسیارە بەسیط لێ بکەم حەلبوسی پێش داعش حەلبوسی هیچ نەبوو حەلبوسی لە دوای داعش بوو بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای ئەنبار دوای هات بووە پەرلەمانتار دوای بوو بە لژنەی مالیە دوایی بووە مەحافظی ئەنبار دوای بوو بەوە حەلبوسیکە هەیە لە ئەمانە لەبەر ئەوەی ئازانی بۆ ماونەتەوە بە خەڵکەڵێن بە دیلمان نییە نا بە هەموو کەسێ بە دیلیانە بەخوا لەو بەڕێزێکە کامیرەکەی تەسووری من و تۆکە تا تۆ تا من تا هەموو کەسێک لە کووردا بەدیلێتی بەخوای عەزیم بیدە دەست کەسێکەوە لە لادیەکە بێ تەلەڤیزیۆنی نەبێ و وینی نەبێ و بیهێنەرەوە بیدە دەست لەمە خراپتری ناکە لەمە خراپتری ناکە باشتری ئەکا لەمە خراپتری هیچ نەبێ و کەسە بە دڵێکی پاکەوە دێت بۆی چاکیکە ئەگە چاکیشی نەکرد ئەڵێ کاکەم چاکم پێ نەکرا دکتۆریان سپاس دەکەم زۆر ماندوم کردی گەردنە مازاکە سەلامەت بیت سەربەزبی دکتۆریان کاتم گرتی زۆر سپاس بۆ جەنابەت بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر غالب کۆتایی پێهێنا کە قسەکردن بوو لەسەر ئەم بارودۆخەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە هەر شاد بن